ڕێکەوتن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی عێراق ئەوەی پەیوەندی هەیە بە ئیراداتی غێری نەوتی زۆر چوونەتە پێشەوە و تەسەوری من ئەگەینە تەفاهم ئینشاءالله ئەم ڕۆژانە و هەروەها لەسەر مەسەلەی نەوت چونکە لەسەر مەسەلەی نەوت کێشەکە ئەوە نەبوو بە نێوان حکوومەتی هەرێم و شەریکاتی نەوت کێشەشەوە نەبوو لە نێوان حکوومەتی فیدرالی و شەریکاتی نەوت کێشەکە ئەوە بوو سێقۆڵی و تەسەوری من لەم ڕۆژانە ئەگەینە نەتیجە کە تەفاهمێکە بێ سێقۆڵی بێ یعنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی و شەریکاتی نەوت ئێمە هیوادارین ئەو لجنانە کە ئیشەکەیان تەواو بکەن ئەمڕۆ و سبەی و دووشەممە تاکو بتوانین ڕۆژی سێشەممە ئەو راپۆرتانەی کە پێشکەسی ئەکەن بە ئەنجومەنی وەزیران راپۆرتەکان ئیجابی بێ و لەسەر ئەو ڕۆشنایی ئەو راپۆرتانە بڕیار بدەین گەیشتونەتە تەفاهمات لەسەر ئەو مەسەلە چونکە چوونەوە بۆ یاساکان و هەر جانبێک تەفسیری خۆی بۆ یاساکانی پێشکەش کرد.